ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 21 ئەیلولی 2025 سان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. با بۆنەی ساڵیادی ڕۆژنامەنووس و نووسەری مەزنی کورد موسا عنتەر ناسراو بە ئاپێ موسا کە لە ساڵی 1992 لەلایەن ژی میتەوە تێرۆرکرا ڕێبەر ئۆجەلان لە ئیمراڵیەوە نامێکی بڵاو کردەوە. دەقی نامەکەی ڕێبەر ئۆجەلان بەم شێوەیە: دەبێت دۆزەخ و کەشی ساڵانی 1970کان لەلایەن کوردانەوە بەباشی لێی تێبگەن. ئینکاریکردن لە لووتکەدایە، لە خۆڕاکردن لە بەرزترین ئاستایە، تەنانەت لە بەکارهێنانی ناوی کوردیش ڕاکردن هەیە. ئینکاریکردن باڵا دەستە تا ئەو ڕادەیەی باسکردنی ناویشیان بەو مانایە دێت کە هەموو شتێک لە دەست بدەیت. لە سەرەتای ساڵانیەی 1970کاندا من ویستم گۆڕانکاریەکی مێژووی بکەم. یەکەم هەنگاوم بەچوون بۆ کۆمەڵەکان لە ئەستەمبۆڵ دەستی پێکرد. بڕیارمدا ناوی کورد بەکار بهێنم و بەکاریشم هێنا. هەروەها لەوێ بۆ یەکەم جار موسا عنتەرم بینی. ئەو یەکەم و دوجار بوو کە بینیم. ئاپێ موسا زۆر بە نرخ و بە بایەخە. ئەو یەکێک بوو لەو کەسانی کە دوای ساڵانی 1940کان دەنگی هەڵبڕی. لەوانەیە ئەو دوای جەنگی جیهانی دووەم تاکە وڵات پارێزی ڕاستەقینە بوو بێت. ئەو بەتەنیا وەک پارتێک مامەڵەی دەکرد بۆ ماوەی نیو سەدە، بەتەنیا وەک پارتێک جوڵایەوە. لەوانەیە پارتیدا نەمەزران دەبێت، بەڵام هەوڵیدا لە ڕێگەی ئەدەبیاتەوە و هێندێک شت بۆ کورد بکات. لە ئەدەبدا پێگەی یاشار کەماڵ چی بێت، ئەویش هەمان شتا. یاشار کەماڵ بۆ تورک و ئەویش بۆ کورد. ئەمە زۆر بە نرخ بوو. بەم مانایە ئەو خاوەنی تایبەتمەندیەکی بنەڕەتیە و هەر لەبەر ئەم هۆکارش لەلایەن کۆنتراوە کوژرا. لە دیدارەکەماندا لە ئێستەمبۆل هەرچەندە کورت بوو، بەڵام دەرفەتمان بۆ ڕەخسا پێکەوە پیاسەیەک بکەین. ئامۆژگاری بۆ ئێمە هەبووتی ئاگاداری خۆتان بن. ئێمە هەوڵماندا ئەمە جێبەجێ بکەین و هێشتاش بەردەوامین. بەم شێوەیە گەیشتینە ئەمڕۆ. ئێمە ئێستا بە ئامانجی ئاشتی و کۆمەڵگەیەکی دیموکراتیک پرۆسەیەک بەڕێوە دەبین. سەرکەوتنی ئەم پرۆسەیە پێویستی بە هەوڵێکی دڵسۆزانە و بە نرخە. من باوەڕ و هیوایەکی گەورم بە سەرکەوتن هەیە. دەبێت لەبیر نەکرێت کاتێک وتە لەگەڵ ڕاستیدا یەک دەگرێت زۆر کاریگەرە. داهێنەرانە و بەهێز دەبێت. بەپێی ئەم ڕاستیە لە جێبەجێکردنی بەرپرسیارەتی و ماندووبووندا ئەندامە بەڕێزەکانی چاپەمەنی بەرپرسیارەتێکی مێژویان لە ئەستۆدایە. من شەهیدانی چاپەمەنی ئازاد بەڕێزداریەوە یاد دەکەمەوە بۆ هەموو ئەو ئەندامانەی چاپەمەنی کە لەسەر شوێن پێی موسا عنتەر دەڕۆن و بۆ بەدیهێنانی ئامانجەکانی تێدەکۆشن سەرکەوتن دەخوازم. لە 33هەمین ساڵیادی تێرۆرکردنیدا لە شوێنی تێرۆرکردنی لە ئاماد موسا عنتەر ڕۆژنامەنووس و نووسەری مەزنی کورد بەبین هێنرایەوە و جەختیش کرایەوە کە ڕۆڵی موسا عنتەر لە تێکۆشانی ڕاگەاندنی ئازاددا بۆ هەمیشە بەردەوام دەبێت. ڕۆژنامەنووس و نوێنەری دەفەگە فەخرەدین کەلچ ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بە ژیانی موسا عنتەر و هەوڵەکانی کرد. هەروە فەخرەدین کەلچ باسی لەوەش کرد کە ئاپێ موسا هێزی چاپەمەنی ئازادی گەورە کرد و گەیاندوویەتە ئەمڕۆ. تشکیشی خستە سەر شەهیدانی چاپەمەنی ئازاد و دەربارەی ئەو قوربانیانەی کە دراون وتی لە چەنگیز ئاڵتونەوە تاکو حافز ئاکدەمیر و لە گوربەتلی ئەکسۆسەوە تاکو نەسرین تەکە و هەمویان و دەیان شەهیدی چاپەمەنی تر کە ناتوانین ناوەکانیان بژمێرین هەریەکە لەمانە بە گیانی خۆیان قوربانیان داوە و هەریەکیان بەهایەکی جیاوازیان بوونیاتنا و بوونە ڕێبەر. هەروەها لە بەردەوامیشدا دیجلە عنتەر سەرنجی خستە سەر گرنگی بەبیرهێنانەوەی موسا عنتەر کە بە جۆشێکی زۆرەوە پێشوازی لێ دەکرێت و سوپاسی هەموو کەسانی کرد کە بەشداری ڕاگەیاندراوەکەیان کرد. لە کۆتاییشدا چالاکوانان بە هەڵگرتنی وێنەی ئاپێ موسا بەرەو ئەو شوێنەی کە بەرەو شوێنی تێرۆرکردنەکەی بەڕێکەوتن و ڕێپێوانەکە با دروشمی ڕاگەیاندنی ئازاد بێدەنگ ناکرێت و بژی ڕاگەیاندنی ئازاد کۆتایی پێهات. هەرێکە لە پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی لە 33هەمی ساڵیادی تێرۆرکردنیدا موسا عنتەریان بەبیرهێنایەوە. دەم پارتی و
DBP ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و تێیدا ڕایانگەیاند درێژە با ڕۆحیەتی تێکۆشانی ئاپێ موسا دەدەین و لە ڕێگەی ئازادی دیموکراسی و حەقیقەتدا لە تێکۆشانی بە ئیرادەمان بەردەوام دەبین. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بۆش کراوە کە موسا ئانتەر نەک تەنها ڕۆشنبیر و ڕۆژنامەوانێکی ڕێز لێگیراو بوو لە هەمان کاتە لە کوردستان پێشەنگی ڕاگەیاندنی ئازاد بوو با پێنووسە بەهێزەکەی و وتارەکانی بوو بە دەنگی گەلی کورد. ئەنجومەنی دایکانی ئاشتی لە ئێزمیر دەربارەی بڕیاری کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا تایبەت بە مافی هیوای ڕێبەرۆجەلان لە بینای نوێنەرایەتی DBP لە ناوچەی ئیجە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. دایکانی ئاشتی ڕەخنەیانگرت لە بڕیارەکەی کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا و ڕایانگەیان بە هەنگاوێکی ڕوون بنین بڕیارێکی کونجاو بدەن و دەبێت دەست بەجێ مافی هیوا بۆ ڕێبەرۆجەلان جێبەجێ بکرێ. هەروەها پەیروزە کورد وتەبێژی ئەنجومەنی دایکانی ئاشتی لە ئێزمیر ڕایگەیاند بڕیارەکەی کۆمیتەی وەزیران بۆ درێژکردنەوەی مۆڵەت بۆ تورکیا پەیوەست بە جێبەجێکردنی مافی هیوا جێگەی قبوڵکردن نییە. پەیروزە کورد ڕایگەیاند کە ڕێبەرۆجەلان نوێنەرایەتی ملیۆنان کورد دەکات و وتی پێویستە دان بە مافەکانی کورداندا بنرێت و ئاماژەی بەوش کرد کە ئێستا کورد داوای ماف و سەروەری یاسا دەکات. وتیشی ئێمە دەمانەوێت ئەم شەڕە کۆتایی پێبێت و خوێنڕشتن بوەستێت. هەروەها وتیشی دایکەکانمان هەموو ڕۆژێک دەگرین و هەموو ڕۆژێک هەواڵی شەهید بوون دێت. ئێمە بەبێ مەراسمی بە خاک سپارتن شیوەن دەگێڕین. هەروەها جەختێکی کردەوە ئێمە بانگ لە تورکیا و هەموو دەوڵەتە نێونەتەوەیەکان دەکەین کە بڕیارێکی دادپەروەرانە و ڕاست بدەن و بانگیش لە کۆمسیۆنی پەرلەمان دەکەین کە تا ئێستا چی کردووە با بڕیارێکی ڕاست بدەن. گەلی کەمپی مەخموریش لە دژی بڕیاری کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و ڕایانگەیاند ئاستەنکردنی مافی هیوا جێگەی گۆمانە. ڕێپێوانەکە لە بەردەمبینای کۆمیتەی خانەوادەی شەهیدانەوە دەستی پێکرد و لە ڕێپێوانەکەدا وێنە و پۆستەرەکانی ڕێبەرۆجەلان بەرزکرایەوە و هەروە پانکارتی وەک دەنگی ئاشتی لە جەنگ بەرزترا هێز لە ئاشتیدا گەشە دەکات بەرزکرانەوە. دوای ڕێپێوانەکە گربوونەوەیەک ئەنجام درا و ڕاگەیاندراوێک لەلایەن هاوسەرۆکی شارەوانی کەمپەکە ئەتبان یەڵمازەوە خوێندرایەوە. لە ڕاگەیاندراوەکەدا جەختیان کردەوە داوا لە کۆمیتەی پەرلەمانی تورکیا دەکەین ئەم هەنگاوە ترسنۆکانە بوەستێن و ئاوتیشیان ئێستا پێویستە هەنگاوی کۆنکرێتی بنێن بۆ ئاشتی و بۆ سەرخستنی پرۆسەکە. وتیشیان ئاستەنکردنی مافی هیوای ڕێبەرۆجەلان جێگەی گومانە و تاکە ڕێگا بۆ گەیشتن بە ئاشتی ئازادی جەستەی ڕێبەرۆجەلانە. هەروەها وتیشیان چونکە ڕێبەرۆجەلان ئیرادەی ملیۆنان کەسە لە کاتێکدا کە نزیکەی 6 بۆ 7 مانگا لەسەر دەستی ڕێبەرۆجەلان پرۆسی ئاشتی دەستی پێ کردووە وەک نمونەیەکی هەرە بەرچاو مەزن کە ڕێگای لە خوێن ڕشتن گرتووە لەم ڕەوشتەدا داوا لە نەتەوەی گرتوەکان دەکەن واز لە سیاسەتی بێبەشکردنی ڕێبەرۆجەلان بهێنن لە ئاشتی و فشاری پێویست بخاتە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی کە ڕێبەرۆجەلان ئازادی جەستەیی بەدەست بهێنێت. هەدواوتیشیان دەبێت دەوڵەتی تورکیا واز لە زمانی خۆی بهێنێت کە گەلی کورد با تێرۆریست نیشان دەدات لەسەر ئەم بنەمایش. وتیان ئێمە وەک خەڵکی کەمپەکە تا کۆتایی لەگەڵ ڕێبەرەکەمان دەمێنینەوە. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان ئێوارەی دوێنێ فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی چەکدارانی حکوومەتی کاتی دیمەشق لە سووریا بنکە سەربازیەکانی قەسەدەی لا ناوچەی دەیر حافر کردوتە ئامانج و هێرشەکە هیچ زیانێکی گیانی و مادی نەبووە. قەسەدە جەخت دەکاتەوە لە وەڵامدا هێزەکانمان هێرشی چڕیان کردە سەرچاوەکانی هێرشەکە و ئەم وەڵامەی هێزەکانی قەسەدا پێکان و ئەنجامی پشتڕاستکەرەوەی هەبوو و هێرشگەران ناچار بوون پاشەک شەبکەن. قەسەدە دووپاتی دەکاتەوە کە هێزەکانمان ئامادەن بۆ وەڵامدانەوەی هێرش و پەلەماردانێک و ڕاشیانگەیان وەڵامەکەمان هەمیشە یەکلاکەرەوە کە مەرشکێن دەبن بەرامبەر هەموو ئەوانەی کابنکەکان و شەڕوانانمان دەکەنە ئامانج. بە بۆنەی 22 ساڵیادی دامەزراندنی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەنەکە سەردانی نوێنەرایەتی پەیەدەی لە هەرێمی کوردستان کرد و پیرۆزبایی لێکردن. لامیانی سەردانەکەیدا شاناز ئیبراهیم ئەحمەد تاجە گوڵینەی پێشکەش بە ئەندامانی نوێنەرایەتی پەیەدا لە هەرێمی کوردستان کرد و پیرۆزبایی لێکردن. هەروەها لە لێدوانێکدا ڕایگەیاند کورد لە ڕۆژاوە هەنگاوی زۆر گرنگی ناوە و ئاوتیشی دڵنیام کە سەردەکەون.
هەروەها سەبارەت بە خەبات و تێکۆشانی ژنان لە ڕۆژاوای کوردستان شاناز ئیبراهیم وتی تێکۆشانی ژنانی ڕۆژاوا هاوشێوەی خەوێک بوو کە هیچ کەسێک پێشبینی ئەو ئازادیەیان نەدەکرد و بەو سەربەرزی و جوانیەوە ڕوبەڕووی ئەو گروپە درندانە ببنەوە. هەروەها وتیشی بۆیە بوونە جێگەی سەرسوورمانی هەموو جیهان و ئەمە شانازیە بۆ هەموو کوردستان. ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی ئێران با سەرۆکایەتی مەسعود پزیشکیان کۆبووە و بڕیاردرا بە کردەوە ڕێڕەوی هاوکاری لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم هەڵبپەسێرن. ئاژانسی هەواڵی مهر بڵاوی کردەوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی هەنگاوە نایاسایەکانی سێ وڵاتی ئەوروپایی سەبارەت بە پرسی ئەتۆمی ئێران تاوتوێکراون و ڕاگەیاندراوە کە سەرەڕای هاوکاریەکانی وەزارەتی دەرەوە لەگەڵ ئاژانس و هەروە پێشکەشکردنی چەندین پلان بۆ چارەسەرکردنی بابەتەکە بەهۆی هەنگاوەکانی وڵاتانی ئەوروپاییەوە بڕیاردراوە بەکردەوە ڕێرەوەی هاوکاری لەگەڵ ئاژانس هەڵبپەسێردرێت. لە کۆبوونەوەکەدا وەزارەتی دەرەوە ڕاستپێردرا لە چوارچێوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانیدا بۆ پاراستنی بەرژەوەندی نیشتمانیەکانی وڵات درێژە بە ڕاوێژەکانی بدات. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.